مامۆستایان و فەرمانبەرانی هەڵەبجەن ڕژاونەتە سەر شەقام و جەخت لە بەردەوامی بایکۆت دەکەنەوە. مامۆستایان بەناو بازاڕی شارەکەدا ڕێپێوانیان ئەنجامدا وەڵامی وتەکانی وەزیری پەروەردەیان دایەوە. من وەکو خۆم زۆر بێباکەم ئەگەر فەسڵیشم کا بێباکم لەوە چونکە کەسێکی نیم نەتوانێت شوکاری خۆم کەم ژیانی خۆم بەڕێ بکەم هاتووم حەقی خۆم وەربگرم مافی ئەرکەکەیشم جێبەجێ بکەم کە لەسەرمە خوێندن و فێرکردنی قوتابیەکانمە بەڵام بەداخەوە بۆ ئەو وشەی کە وەزیری پەروەردە وشەی دەبێتی بەکارێنە ئێمەش ئەڵێین نابێت. ئەنەوەی شکۆی مامۆستا هاتوین بۆ پلەبەرزکردنەوە هاتوین ئێمە وە نەبێت من خۆم دایکی سێ مناڵم کە تەلەبەن پێم خۆش نییە ئەوان کە لە ماڵەوە ڕۆژە بێتەوە لەم هەڵەبجاڵی کیمیاوی لێ هەمووی لە ماڵە خەوتووە ئێمە حەز بەم دۆخە ناکەین خە خوڵقاوە ئێمەش بۆ چارەسەری ڕێشەیە یەکجارێکی هاتوینە سەرجادە ئەی بۆ پارە بۆ خۆیان هەیە ئەی بۆ ئێمە ئەی بۆ وەزیرەکان هەیە بۆ نەزان ئێمە بێ ئاگاین لەم هەموو شتانێک کە ڕۆیە. لە قەزای سی سادق و ئیداری گەرمیانیش مامۆستایان خۆپیشاندان ئەنجامدا و جەختیان کردەوە بایکۆت بەردەوام دەبێت تا داواکارەکانیان جێبەجێ دەکرێت و موچەکانیان ڕێک دەخرێتەوە. ئەمڕۆ ئێمە وەکو مامۆستایانی سنووری پەروەردەی شاری سەی سادق بەرداوامیماندا بە بایکۆت و ناڕەزایی و گردبوونەوە بۆ داواکاری سەرجەم مامۆستایان ئەویش خۆی لە دابینکردنی موچە و شایستە دارایەکانی مامۆستایان نابینێتەوە کە موچەی 3 مانگ بدرێ بە مامۆستایان هەروەها مامۆستایانی وانەبێژ مافی خۆیان پێ بدرێ و دابمەزرێن وە دڵنیابن ئێمە هەتاوەکو داواکاریەکانمان وەکو مامۆستایان جێبەجێ نەکرێت بەردەوام بین لە ناڕەزایی و لە خۆپیشاندان و گردبوونەوە و بایکۆتی ژێر بەردەوامە بێت وەکو وەڵامێک وەکو ئیستیجابێ بۆ وەزیری پەروەردە کە ئەیویست بە زۆر بایکۆت بە مامۆستایان بشکێنێ بەڵام باش بزانێ بە هیچ شوێ مامۆستایان لەژێر هیچ زەخت و فشارێکە بایکۆت ناشکێن هەتاوەکو داواکاری ڕەوەکانیان جێبەجێ نەکرێت. بایکۆت خواست و ویستی مامۆستایان نییە بەڵکو فشاری ناچاریە بۆ وەرگرتنەوەی مافێکی زەوتکراو قوتابیان و خوێندکاران ڕۆڵەی ئێمەن. بایکۆتی مامۆستایان هیچ دەستێکی سیاسی لە پشتەوە نییە بەڵکو بایکۆتێکی خۆرسکانەی بێلایەنە. لێرەوە بەڕای گشتی و سەرۆک و جێگری سەرۆکی حکومەت و وەزیری پەروەردە و کەناڵەکانی ڕاگەیاندن ڕادەگەیەنین شکاندنی بایکۆت پەیوەستە بە دامەزراندنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ و پێدانی موچە و شایستەکانی مامۆستایانی میلاک لە کاتی خۆیدا. لە سنووری پارێزگای سلێمانی وەڵەبجە و هەولێر 13 پەروەردە بایکۆتی خوێندنیان کردووە. 700,000 قوتابیش بۆی بایکۆتەوە تا ئێستا بێبەشن لە خوێندن. سەرڕای 60,000 مامۆستا کە بایکۆتیان کردو و لەسەر شەقام داوای موچە دەکەن. مامۆستایان دەڵێن ئەوان پەرۆشترن بۆ پرۆسەی خوێندن و بایکۆتی خوێندن هەنگاوێکی ناچاری ئەوانە بەهۆی بێباکی حکوومەت لە پێدانی موچەکانیان. مامۆستایان و فەرمانبەران لەسەر شەقام جەختیان کردەوە بەردەوام دەبن لەسەر بایکۆت وانەی بەردەوامیشیان بە حکوومەت دایەوە لەوەی تاکو و شایستە داراییەکانیان بۆ سەرف نەکات و خەرج نەکات ئامادە نین بگەڕێنەوە وەڵەکانی خوێندن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.